گەورە سروشتێکی زۆر دەوڵەمەندی دا بە هەرێمی کوردستان و بە تایبەت لە وەرزی بەهاردا کا کۆمەڵی گیا بەهاری لەم وەرزەدا دەردەکەون کە ئیسفادەی تەندروستیان بۆ لەش زۆر زۆرە. جا ئێمە ئەمڕۆ باز لەو گیا بەهاریانە دەکەین و هەندێکیشیمان لە ستۆدیۆ دانا و باز لە یەکە بەیەکیانەکەین لە شێوازی خواردنیان و لە شێوازی ئامادەکردن و وەروە هەڵگرتنیان کە زۆرێک لە خێزانەکان هەم خۆیان ئەچن گیاکان هەڵدەگرنەوە لە دەشتەکاندا و هەمیش خۆی تریش بەشێک لەم گیا هەڵدەگرن بزانین ئایا شێوازی هەڵگرتنی ئەم گیانە چۆن چۆنیە بۆ ئەوەی دواتر بە شێوازێکی تەندروست بەکاری بهێنن و لە جاتی ئەوەی کە بمانە سوودمان پێ بگەێنە نەبێتە هۆی ئەوەی کە زیانمان پێ بگەێنە. جا ئەمە گفتوگوێن بابەتە دەکەین بە میوانداری ئەحمەد فردەوس شارەزای گیا بەهاریەکان کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. سەر بەخێر کاک ئەحمەد. زۆر سوپاستانەکەم، مەمنونم، سوپاسی بەرنامە جوانەتانەکەم. سەلامەت بێ. گرنگی چییە کاتێک کە مرۆڤ دەگەڕێتەوە بۆ سروشت و ئەو بەرهەمانەی کە لە سروشتدا هەن بەکاری ئەهێنێت بە تایبەت ئەم گیا بەهارانەی کە لە وەرزی بەهاردا بوونیان هەیە؟ بەڵێ سوپاستانەکەم. هەڵبەت لە کۆنەوە خەڵکی کوردستانی خۆمان زۆر گرنگی بایەخی بە جادەرمانیەکان یاوە. ئەو کاتی کە مەسەرن لەو خۆراکە باڵین ئەتوانین سەرچیەکان بوو کە لای خەڵکیە بەکاریانیان بۆ خواردن و ژەمی خواردنیان لێ دروست دەکرد. بۆ نمونە ئەو جادەرمانیانی کە لە بەهارە هەیە بەدەل لە باڵین وەرزەکانی کە لە وەرزی بەهارە ملاحەزەیەوە بکەین کە ئێمە لە پاییزەوە بارانە بارێ سێ مانگی زستان باران و بەفرەوە ئەو جادەرمانیانە ئەم جابەهارانە با بڵین تەحملی سەرماکە، تەحملی ئاوێکی زۆر و باران و بەفر و هەموو یەکە هەر لە ئەوڵی بەهارەوە سێرەکەی سەر هەڵەیاتەوە و ماوەیشی کەمی تەمەنی کەمە بۆ 2 هەفتە 20 ڕۆژ سێرەکەی تەواوە بێ. جا بەگشتی جادەرمانیانە ئەم جا بەهاریانە با بڵین بۆ بەرگری لەش زۆر زۆر بەسوودە، بۆیە پێشتر بەکاریانەوە بۆ بەرگری لەش، بۆ سەرما، بۆ ئەفلوەنزا، بۆ هەڵامەت، بۆ بابەتی مەسەلەن ئازارشکێن وانە بەکاریان هێناوە. بەڵێ ئاماژت بۆ کرد کە ئەمانی وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە الحەمدوللا. کاک ئەحمەد هیچ گیایەگەیە کە ینی بۆی نە شارەزای بەکاری بێنی زیان بە تەندروستی بگەێنێت یان ژەهراوی بێت؟ بەڵێ هەڵبەت ئەم جادەر بەهاریانی کە ئێستاکە بەردەستمانە ئەمانە لە کۆنەوە لە دێر زمانەوە خەڵکی ئاشنایەکی باشی هەیە، شارەزایەکی باشی هەیە. ئەو جانی کەنەی ناسێت و شارەزای لێ نەبێ و پێشتر بەکاری هێنابێ و نێ خواردنی هەڵبەت بەکاری نایەنێ. تێگەی مەسەلەن ئێستاکە بۆ نمونە جێلاخە مەسەلەن بەڕەزەیە، با بڵێن گۆزروانە، لووشەیە، تۆڵەکەیە، کنگرە، دۆمەڵانە، ئەمانە هەموو شارەزایان لەسەر هەیە. بەڵام جایەکە لی نەزانێ هەڵبەت ئەگەر بێت و دەرمانی بێ یان ئەگەر خۆراکیش بێت هەڵبەت دەبێت بزانێ شارەزایەکی لێ هەبێ ئایا جایە خۆراکیە یان نا. باشە ئەبێت کێ زۆر زیاتر گرنگی بدات بەم گیا بەهاریانە لەگەڵەوەی کە سوودێکی زۆری هەیە؟ ئایا ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە یاخود نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە دەکرێت زیاتر گرنگیان پێ بدەن؟ بەڵێ بەگشتی هەمومان پێویستمانە، بەدەر لەوەی کە بڵێەوەی نەخۆشیان نەخۆش دییان درێژخایەنیان نیەتی هەمومان پێویستمانە. ئەم جا بەهاریانە بە هەر هەموو شێوەیەکی ئێستاکە لە بازارە بەردەستە بۆ جەستەمان زۆر زۆر گرنگە. ئێستا لەم کاتەیە لەم وەرزەیە دەبێ هەموو ینی هەمووان بەکاری بێنی، هەمومان وەکو چێشت، وەکو دەرمان، وەکو بەرگری لەش، وەکو کۆڵۆن، وەکو واڵین بۆ زۆر ئیسفادەی لەکەین. و ئێستاگەر لەم وەرزەیان نەشی خوات دوای ئەو وەرزە بەکەڵک نایەکە وشکی کاتەوە بیخواتەوە، بیکا بە چێشتیان بیخواتەوە بە شێوەی ئاو بێ بە شێوەی چابێ. بۆیە ئێستاکەوا باشە لەم وەرزەیە کە فرێشە کە هەیە بەردەستە بیخوا ئیسفادەیەکی زیاتری لێکە. ئەم جایانە کەمیان زۆر ینی لە ساب 2 3 ئینجاتوانی وشکی کێتەوە ژنادەبێ هەر بە فرێشی بخورێ، ڕاستە سوودی لێوەرگیرێ. کاک ئەحمەد کۆمەڵی گیان لێرەیە ئەنی هەریەکیان کۆمەڵی سوودی ئەبێت، ئەنی بۆ نمونە ئێستا کنگر چ سوودێکی هەیە بۆ تەندروستیمان؟ کنگر لەو جیانێ لەو ڕۆکانەیە کە لە چێشت و لە خۆراک و لە ژەمی خۆراک شابەکاریە زۆر بەلەزەت و زۆر خۆشە و زۆر بە سوودیشە. وەکو دەرمانش طبیعی وەکووتمان ئەم جیانە کە لە زستانە بەرگری تەحملی ئەو هەموو سەرما و بەفر و ئەو هەموو با بڵێن کەشوهەوایەکە ئەوەڵ بۆ بەرگری لەش زۆر زۆر بە سوودە. کنگر بۆ گورچی لە ئیسفادەیە، کنگر بۆ پێست ئیسفادەیە، کنگر با بڵێن
بۆ ئێسقانی سفادی هەیە بۆ کەم خوێنی سفادی هەیە سوودێکی زۆر زۆری هەیە. باشە وڵا ئەمەوێت یەکە بەیەکە باسییان بکەین. باشە لە تۆڵەکەەوە دەست پێ بکەین چ سوودێکی هەیە تۆڵەکە تامێکی خۆشی هەیە هەڵبەت بە کوڵانن هەڵبەت بە سوورۆکردن خەڵکێکەیە بۆ یاپراق بەکاری هێنێ تۆڵەکە بیکڵێنەبی خۆ بابەتی کۆکە ئەوانی کۆکەی وشکانەیە ئەوانی با بڵێن ئەوکردنی هینەکە سیەکانیان هەیە دیابیان هەیە ئەیکڵێن بە شێوەی چای خۆنەوە زۆر زۆری سفادی لێکەن تۆڵەکە بۆ پێست زۆر زۆر چاکە بۆ قش زۆر زۆری سفادی هەیە بیکڵێنە ئەوەکەی بەکاربێنێ وەکو با بڵێن سپرای لە قژەیە وانی کە قژیان مەسەلەن لە مێش و لە بۆیە و لەو شتانە زەرمەندە قژی خاوەکە و بەهێزیەکە ڕێواز لەو ڕۆکانەیە لەو جابەهارانەیە کە تامێکی مزری خۆشی هەیە ڕێواز هەڵبەت هەموو حەزمان لێ و ئەشی خۆین بەڵام خواردنەکەی وا باشە زۆر خەڵکی لەگەڵ خوێ زۆر لەگەڵ بەکارێنە سوودەکانی زەرەری پێگەێنێ سوودەکانی سفادی لێ ناگەوەکوی سفادە وا باشە خوێی بەکارنێنی لەگەڵە و خۆراکی لەو جابەهارانەیە دەوێت کەمش بخۆرێ نابێت زۆر بیخۆی زەرەر بە گورچیلا گەیەنێ و لە بە احتیمالەیە بەردی گورچیلەش پێیاکە باز لەوە کرێت کە بۆ نەخۆشانی شەکرش بە سوودە بۆچی بە سوودە بەعام ئەم جابەهاریانە بۆ هەموو نەخۆشیەکان باشە بۆ لەبەر ڕێژەی ریشاڵی زۆر زۆرتیایە کانزا ڤیتامین مەگنیسیۆم کالسیۆم هەموو شتێکی تایە بۆیە ئەو ئەوانی کە درێژخایەن مەسەن نەخۆشی درێژخانەیە یەکێک لەو جانەیە یەکێک لەو با بڵێن مەسەن کنگر ئەتوانێ بێڕۆن ئەتوانێ بێەوەی بک بە چێشت هەر بیکوڵێنی و بیخوا سوودەکەی لەوەیە باشە ئەی باسێکی گۆزروانەکەمان بۆ بکەیت گۆزروانش گەڵای گۆزروان ڕێژەی ڤایڤەری و ڕیشاڵێکی زۆر زۆری تایە وانەی کە ئەناڵێن بەدەست کۆڵۆنەوە و قەبزیەوە زۆری سفادەی لێگەن بە شێوەی کوڵانیان سوورۆکرد نەتوانین بیخۆن وە گوڵی گۆزروانش ماوەی کە گوڵەکە گوڵێکی مۆریشی جوانی هەیە ئەو گوڵی ئارام بەخشە توانێت بۆ ئەوانی کە کەم خەون سەریەشیان هەیە ئەوانی کە ئێسترێسیان هەیە گوڵی گۆزروان بکەنە ئاو بیخۆنەوەی سفادەی لێکە بەڵێ هەروە گوڵی تۆڵەکەش گوڵێکی مۆری جوانی هەیە گوڵی تۆڵەکەش بۆ بابەتی ئیلتیاب و سەرما و کۆکە و هەڵامەت و بۆ بابەتی خەوش زۆر زۆر باشە باشە ئەی گیلاخە و ئەو دوانسیانەی جێلاخەمان هەیە جێلاخە لەو جیانەیە کە زۆر بۆ چێشت بەکاریە ریشاڵێکی زۆری تایە بۆ قەبزی و بۆ بابەتی کۆڵۆن زۆر باشە بۆ پێستش زۆر زۆر باشە ڕێژەی ڤیتامین سی و ئیشی زۆر زۆرتیایە هەڵبەت لە چێشتا خەڵک لە ساوەر و حەزیلێ بیکڵێنێ و سووری کاتەوە بیخوا و ژەمێکی خۆراکی زۆر زۆر خۆشتیایە بەڕازاش ژەر بە سوودە بەڕازە بەتەڕیشە ئێستاکە هەیە و بە وشکیش کەم کەسێ وشکی کاتەوە توانێ وشکی کاتەوە هەڵیگرێ بۆ بابەتی گورچی لە میزیێنەرە گورچی لە پاکاتەوە بەتەڕیش هەراوە توانێت ئیسفادەی لێ بکە ڕێژەی ئاوی باشی تایە کایخوا مەسەلەن گورچی لە چالاچێکات و میزیێنە دەبێ و گورچی لە پاکاتەوە هەرباسی لە پاکردنەوە کریانی باز پزیشکان و کەسانی وکو جەناب باز لەوە دەکەن کە جابارەکان جستە پاکەن و بەگشتی ینی احتیمامی پێ بدرێت لە ژێرایی بەڵێ هەر هەموو ئەم جابهاریانە ئاماژەمان پێکرد گوتمانەمانە ریشاڵ ئەمانە مەسەن ڤیتامینەکان کانزاکان هەر هەموو شتی ئێستاکە لەمانەیە چۆن بڵێ فولە ینی سەرڕێژیەوانەیە کە بەکارهێنانی چۆن بیخۆی سفادی لێکەی لەبەرەوەی تەڕە ڤیتامینەکانی تایە ئاوەکانی تەواوە با بڵێن ڕێژەی ڤیتامین و ڕیشاڵ وشتی هەمووی تەواوە باشە چۆن بەکار بهێنرێت بە کوڵانم بێ بە چێش بێ سفادی لێکەی و ئێستاش بەکار بێ زۆر زۆر باشە لەوەی کە هەڵیگرێت وشکی کاتەوە چەنە گرنگە پێش ئەوەی کە ئەم گیابەهاریانە ئامادە بکرێت بە چ شێوازێک پاک بکرێتەوە گرنگی شۆردنەکەی وڵی دەبێت زۆر گرنگە شۆردنەکەی دەبێت زۆر بە جوانی بشۆردرێتەوە ینی بە تایبەت مەسەلەن با بڵێن ئێستاکە لوشە یان با بڵێن بە ڕێزەکە یان بڵێن ئەو جێلاخەیە هەنێک کرم هەیە پێیا بێچێتە ناوێەوە خۆراکی ئەو کرمە لەم جیا نابێ بۆیە وا باشە بشۆرێتەوە بە شێوەیەکی شێوازێکی پاک بشۆرێتەوە ئایا هەیە بە سرکای شواتەوە هەیە لە ئاوخوێ ئەدانێ بەس لە هەمووی باشتر وایە بیکاتە سۆدەوە لە سۆدەی ئەداینێ سۆدەی نان
بیکاربۆناتی سۆدیۆم تقریبا 6 دقیقە لە ئاوی سۆدای ئادانی و دوای بیشواتەوە پاک و تەمیز بێ و ئەتوانێت بەکاری بێنێ. بۆ هەموو گیابەهارەکان دەکرێت بۆ شێوازە زۆربەیان جیاکان پێویستە بشۆرێتەوە حتا سەوزەکانی کە ئەشی خۆن و کەرەوز و کەوەر و تەڕەتیزە و ئەوانش زۆر گرنگە شۆردنەوەکەی بە تایبەتی لەم وەرزەی کە ماوەی پێشستا کردوی جکەروانە بەڵێ تاکی چکا و کرمە چەند ساڵێکە باران کەم بوو زەوی وشک بوو ئەم ساڵ بۆ ڕێژەی باران زۆرە و زەوی مەسەنەن تەڕە زیاد باران بوو ئەو کرمانە گەشیان کردو کرمانە زیاد بوونە کە گەشیان کردو هەڵەسی خۆراکیەکانیان لەم سەوزانە وەرەگرن ئەچنە ناو سەوزەکانە وەکو خۆراک بەکارێن یاوەکو پەناگەیەک بەکارێن لە سەرما خۆیان نیکەن. باشە شێوازی ئامادەکردنیان چۆنە ئایا دەکرێت ئێمە بە کاڵی بیان خۆین یاخود بە کوڵاوی ئیسفادەی زیاتر چۆن ئامادەیان بکەین؟ بەڵێ بازێکیان هەیە مەسەن ئێستا منە ڕێواز ڕاستە و خۆ بەکارێنی وەکو باڵێن ئەتوانین وەکو بڵین وەکو میوەیە ڕێژەی ڤیتامین سی زۆر وەکو میوەیە بەکارێنین. جێلاخە هەڵبەت بە کوڵانن بە چێشت بۆ ساوەر بێ یان بۆ گەنمە کوتاو بێ یان خۆی بەتە ناتوانانی بیکوڵێنی لەگەڵ هێلکە و پیاز و شتانە سووریکەنەوە. هەروە گۆزروان نتوانی بە شێوەی سوورۆکردنەوەش بیخۆشتوانی بیکوڵێنی و ئاوەکەی بخۆیتەوە. بەڕەزەمان هەیە بەڕەزە توانی بە سەوزی بە فرێشی بیخۆی دۆشتانی بیکوڵێنی و ئاوەکەی ئیسفادەی لێ بکەیت. لوشە جیاوازە لوشە مادەی گۆگردی زۆرە ئەم لوشەیە هەڵبەت لە سیر و لە پیازی بەقوەترە مادەی گۆگردی زۆر بەسوودە بۆ پاکردنەوەی لەش بۆ پاکردنەوەی جەستە بۆ پاکردنەوەی خێن سووری خێنش خێراکات و هەروە بێتەوە نەشاتێکی باشەدا بە جەستە و بۆ بەرگری لەش زۆر چاکە. دوومەڵانیشمان هێنابوو کاک ئەحمەد دۆمەڵان هەڵبەت لەو با بڵێن ئەو ڕۆکانەیە کە خوای گەورە بەخشیەوە ئێمە لە بەهارە هەیە سوودێکی زۆری هەیە بەڵێن لە ماوەی ئێستاکەیە ئەنی ئەم ماوەی مانجی 3 بۆ مانجی 4 و تاکو مانجی با بڵێن نیوەی 4 پیا بێ دۆمەڵان لە کوردستانی خۆمان زۆریە بە شێوەیە هەورە بروسکەکە لەو زەویەیە کای تەقرێنی ئەو نیعمەتی لێ دەرەچێ نرخەکەشی گران هەڵبەت لە گۆشتش گرانترە بەڵام زۆر بە سوودە ڤیتامین ئەی زۆرتیایە ڤیتامین سی و ڤیتامین ئی زۆری تایە بێلەوەی کە بۆ خۆراکێکی خۆش بەکاریە هەڵبەت سوودیشی زۆری هەیە بۆ چاو سوودێکی بۆ بەرگری لەش زۆری سوودی هەیە هەرچی دۆمەڵان و هەرچی قارچەکانی کە هەیە دوو بەقەت شتەکانی کە ئەنتی ئەکسیدانی تایە ئەنتی ئۆکسیدی تایە. باشە شێوازی ئامادەکردنی تۆڵەکە و بابەتەکانی دیکەمان پێ بڵێ ئەوانە چۆن بخورێت ئایا بە کاڵی ئیسفادەی زیاتر یاخود بە کوڵاوی تۆڵەکە گەر بێت و بۆ بابەتی چێشت و لەزەتی لێ بینی وەکو ژەمێکی خۆراک وا باشە بیکوڵێنی و سووریکەیتەوە بیکوڵێنی بکەی بە سووپ یان بکەی بە شۆربا باشە عفو بوو لە سوورکردنەوەیە سوودەکەی لە دەست نایە بۆ وتم با پێشەوەی باس خۆی کوڵانەکە باشترە بەڵێ کوڵانەکە باشترێکە بەڵام لە کوڵانە خۆش نییە کو ژەمێکی خۆراک بەڵام وەکو دەرمان زۆر بە سوودەبەوە وەکو ژەمێکی خۆراک دەبێت سوورکرێتەوە پیاز و هێلکە و شتانی دەبێت تاکو ژەمێکی خۆشی دەبێت زۆر چەور نەبێت بەڵێ ئەگەر بێت وەکو سوود بێ بیکوڵێنە ئاوەکەی ئیسفادەی زۆرێ کە ئاوەکەی خواردەوە جایەکەشی ئەخۆی جایەکەی بۆ ئەخۆی ئەو جایە چی ئیسفادەی چی لێ ئەوانەی کە ناڵێن بەدەست کۆڵۆن و قەبزیەوە ڕاوانکەرێکی زۆر باشە بێگومان بۆ چالاکردنی هەرس ینی معیدە زۆر جار پزیشکەکان ئاماژە بەوە دەکەن ئەمانە ئێحتیمامێکی زۆری پێ بدرێن ئوستازیان هەموو سەوزەجایەک هەموو بەدەر لەمە هەموو سەوزەجایەکان هەمویان بۆ هەرسکردن زۆر ئاسانە بۆ معیدەی سراحەتی پێکە معیدەی لاگ ناکە و ماندووی ناکە هەرچەنێکی لێ بخۆی کێشەی نییە و زەرەرشینێ بەس ئێماڵین ناڵێن هەر چنێک دەبێ بخۆی دەبێ بە ڕێژەی خۆی بخۆردرێ. ئەحمەد لە بازارە گیای تێکەڵا هەیە باشە ئایا بە تێکەڵی ئەم گیانە بخۆین ئیسفادەیان زیاتر ئەبێ یاخود بە جیاجا بخۆین کە هەر ئەمانەی ئێستا لێرە هەن خۆی تێکەڵی چۆن ئەو سەوزەجانی کە تێکەڵیان کردووە لە بازار هەڵبەتەوە بۆ سوورۆکردن زۆر خۆشەوێ چکە چەند تامێکە تامێت و دوان وسییان تێکەڵیەکترێ بێ شتێکی خۆشدا ئەجاوەکو تێکەڵش بێ کێشەی نییە بۆ خۆراک و بۆ چێشت و بۆ دەرمانش بە تاکشە بخورێ زۆر ئاساییە بەڵام بۆ نمونە ئێستاکە لێرەمە جێلاخە ناتوانین شتی لەگەڵا تێکەڵکەین یان لوشە بە تەنیا دەبێ بخورێت کە مادەی گۆگردی زۆرە تامێکی تایبەتی خۆی هەیە تۆڵەکە هەروە ئەو گۆگردە زیان بە تەندروستی ناگەێنێت نابعکسەوە سوودی هەیە و
ئەم سەوزە گیانە بۆمانەیە بڵێن هیچ زیانێکی نییە ئەگەر بە ڕێژەی خۆی بخوردێت. کاک ئەحمەد بۆ بەرگری جەستە تا چەند بەسوودن ینی ئەمان هەر هەمویان بەسوودن چکۆکو وتم ئەمانە لە پاییزەوە باران و بەفر و سەرما و ینی هیچ لەو گیانەی کە لە دوای بەهارە پێگات و دەرەچیە بەقی ئەم گیانە تەحملی سەرما و بەفر ناکە ینی تۆ تەوەقعەکە بزان چێنێ تەحملی سەرمای کردووە تا دروست بووە وانە اینجا بۆیە بۆ بەرگری لەش زۆر بەسوودە. باش بۆ بە کەسانی بە ساڵات و تا چەندێک گرنگە کە گرنگی بەگیا بەهارەکان بدرێت بە تایبەت بۆ بە ساڵە ئەوانی کە تەمەنیان هەیە ینی مەفروزە زۆر بەکاری بێنن ڕۆژانە بەکاری بێنن دەبەروی خواردنێکە عزیەتیان نایە خواردنێکە جەستیان قورس ناکە مەعیدیان قورس ناکە خواردنێکە باوانی کە زەختیانە شەکرانەیە هیچ زەرەریان پێ ناگەێنێەوە باشە بەکاری بێن و سوودی هەیە بۆچی تااقەتیانیاتێ و زیانیاتێ هەروە بێتەوە بۆ ئێسقانیان باشە هەنێ لەم جیا دەرمانیانەیە کالیسیۆمی باشی تیا بۆ ئێسقان زۆر چاکە. باشە هەنێک کەس هەیە کە ئەم گیا بەهاریانە ئەکوڵێنێت و هەڵی ئەگرێت بۆ کاتێکی دیکە بەکاریان و بە تایبەتی کنگر ئایا شێوازی هەڵگرتنەکەی پێویستە چۆن بێت؟ وڵای خۆی وەکو ئاماژەمان پێ ئەم شتانە ئێستا بخوردرێ لەوەی باشترە کە هەڵگیرێ بەڵام خەڵکێکەیە حەزێکە هەڵیگرێ وا باشار پاک بیشواتەوە بیکاتە با بڵێن زەرفە و لە مجەمیدەیە لە ساردکەرەوەکانە داینێ و هەڵیگرێ بە کوڵای هەڵی نەگرێ باشەوە بێ هەر بە فرێشی هەڵیگرێ باشترێکە بەڵێ بە فرێشی بچکاوە ئێستاکە بە فرێشی کە هەڵیگرت ئەگەر با بڵێن پلێشی ساردی زۆرشی نیکە ئەو تاسیراتێکی کەمتری لەسەر وەکو کە کوڵاو بێ کە بە کوڵان و کردە ساردکەرەوە و دوای دەرەهێنا ئەم تامیشا لە تامیشا فەرقەکانش لە سوودەکانی زۆرە ئەمە معلوماتێکی تازە چکە زۆربەی خەڵک بە کوڵاوی هەڵی ئەگرێت هەرچی سەوزەی جیا هەیە بێت و لە زەرفی خاصی خۆیە ئەو زەرفانە کە هەواکانی لێ دەرێت چی و جوان دەمەکەی بەستی بکەیتە ساردکەرەوە هەم لە ڕەنگیشا وەکو خۆی ئەمێنێ سوودەکانیشی ناڵین لە ساسا سوودەکانی ئەمێنێ بەڵام لە ساڵەوانەیە 50-60 سوودەکانی مێنێتەوە. کاگەمە تا چەند گرنگە و کەسانی کە گیابەهاریەکان لێ ئەکەنەوە لە ڕێگەوەنەوەی بەجۆ لە جۆرەکان وا بێت بۆ کاریگەری بێت لەسەر ژینگە بۆی کە ساڵی دیکەش بتوانێت دروستی ژەبێتەوە ئەمانە لە جێگەی خۆی ئەگەر لە ڕێگەونە بڕێت وڵایەوە زۆر گرنگە چونکە ئەم کوردستانی خۆمان ئێمە زەویزارێکی زۆر چاکمان هەیە زەویزارێکمانەیە کە خوای گەورە نیعمەتیشی زۆری تیا دەرهێنا و ئەڕوێتیایە وا باشە کاتێتە ئەو دەشت و سەیرانە ئەچێ مەسەلەن تۆڵەکە بینێ یان ئەچێ باڵێن کنگرە بینێ تۆ کنگرە بینی با بڵێن لە پارچە زەویەکە کنگرێکی زۆری لێە تۆ بەشی خۆ دەرکە هەر هەمووی لە ڕێگەوە هەڵمەکێشە با بەیانی دوانی ئەو کنگرێک تۆزێک کە خۆر قووەت و تینیە بێ با تۆ بکە کە تۆەکەی کرد بابردی با لە شوێنی کەش بڕێتەوە بە زیابێ نەکەم بێتەوە چکە لەگەر ڕێگەوە هەڵیکەن و ئەگەر نیەش تۆ بکە ئەو توانە لە شوێنی کە ناڕێتەوانێ. باشە کام لەم گیابەهاریانی کە لێرە ئامادێ و لە ستۆدیۆ لامانە کامیان دەکرد وەکو گیا دەرمانی بەکار بهێنرێت؟ وەکو گیا دەرمانی هەمووی دەرمانە بەڵام وەکو ئاماژەمان پێگرتمان بەڕەزا ئەو کەسانی کە سێرەکەی ئاوی لەشیان کەمە بیکوڵن بیخۆنەوە ئاوی لەش زیایەکە و گورچی لە چالاکات و بۆ بابەتی ڕەمد و ئیلتیاب استفادەی لێکە ئەو تۆڵەکەمان هەیە بۆ بابەتی کۆکەوە هەڵامەت و سەرما زۆر باشە بۆ کۆڵۆنش زۆر باشە بۆ قەبزیش ساکار وە بۆ تو ئەتوان خانمان بۆ پێستش بەکاری و بۆ قژ بەکاری مێنن. گۆزروانشمانەیە گۆزروانش ریشاڵێکی زۆری تیا لینزیەکی زۆری هەیە توانێ بیکڵێنی و بیخۆنەوە وانی کە بۆ بابەتی مەعیدە و کۆڵۆن و قەبزی زۆر استفادەی لێکرد. بەڵێ خۆی لە قەدیمە ئەحمەد چۆنی بووە چۆن وەکو دەرمان دریکیان بەمە کرد بێیان ئەوە تا ئەگەر وشک بکرێ ئەو کوالێتیە باشەی کە ئاماژەت پێکرد ئەوە لە تەڕبوونە لە دەست نایات یان هەر ئەوە بەم شێوازە باشە سوودەکانی. بەڵێ قوربان لە دێر زەمانەوە لە قەدیمەوە مرۆڤ ئەو خۆراکەی نەبوو کە بڵێن وەکو ئێستاکە خۆراک زۆرە لە بەردەستا و لە هەموو شتێک ئەمە شارە زایمان ئەو ساوان یانە چون ڕەویانە کرد تەیرێکیانیان حیوانیەکان شتێکانێکی گۆشتەکانە خواردیان سێرەکەی شتی وشکیان دەسەکەوت شتی وشکیانە خوارد تووشی ئازارێکی سکێشە و قەبزی زۆرە بوون بەبوونی ئەو خۆراکە وشکە و
کە بێ کەمری شاڵەوە کە بەکاریانیانە بە بەردەوامش ڕۆژانە بەکاریانە هەڵسان مەسەن بۆ نمونە تۆڵەکەیان دەستکەوتووە کوتیانە بابی خۆیم زانین ئەمە چیەکە هەڵبەت تۆڵەکان کە خواردووە بە فرێشی زانیوانی ئیسفادەیە بۆ کۆڵۆن و قەبزیان نایەڵێ و تووشی سکسونیانەکە ئیسراحەتیان پێ کردووە زیاتر با بڵێن احتیمامیانیاوە بۆەوە جا وردە کە زانیوانە جا دەرمان ئەم جا بەهاریانە کە ئیسفادەی هەیە و بۆ جستی خۆیان ئیسراحەتی وەکەن و سوودی هەیە سەریەشیان نایەڵێ بێتاقەتیان ناکە بە دوایە گەڕاون هەتاکو گەیشتونەتە ئەوانەی کە ئێستاکەمە ناویان بۆ دانرا و ئێمەش وا شارەزاییمان لەسەریەیە دەستخۆش بێت سپاس بۆ ئەحمەد فیردەوس شارەزای گیا بەهاریەکان کە زەمانە بووی دەستخۆش بە سپاس بۆ زانیاریەکان.